خۆش هاتنەوە بۆ بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن. 18 ساڵ بەسەر هێرشە تێرۆرکاریەکانی یازدەی سەپتەمبەردا تێپەر دەبێ، واتە ئەو هێرشانەی بوونەمایی وەرچەرخانی گەورە لە جیهاندا بە ئەندازەیەک سەروەختی پێش و پاش یازدەی سەپتەمبەری هێنایە ئاراوە. تێرۆریستان لە یازدەی سەپتەمبەری ساڵی 2001دا هێرشیان کردە سەر ئەمریکا لە ناوخاچی وڵاتەکەدا و 2977 کەس لەو هێرشانەدا کوژران. ئەمە بێلەوەی تەنها لە 2 تا 4 هەفتەی پاش داڕمانی هەردوو باڵەخانەی نێوەندی بازرگانی لە شاری نیویۆرک زیانی ئابووری وەک مەزەندە دەکرێت گەیشتە 123 ملیار دۆلار. تێرۆریستان هەوڵیاندا خواستی ئێمە بشێنن، بەڵام شتی ئەوەها هەرگیز ڕوونادات. تێرۆریستان لە هەر جێکدا ئاگر و دار و پەردوو جێبهێڵن، ئەمریکایەکان بەبێ هیچ دوو دڵیەک ئەستێرە و هێڵەکانی ئاڵاجوانەکەمانیان بەرز کردوێتەوە. دوابەدوایی هێرشەکانی یازدەی سەپتەمبەر گەورە کاربەدەستانی ئەمریکا بەردەوام جەختیان دەکردەوە لە سووربوونی ئەمریکا بۆ پاراستنی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەهاش هاوپەیمانانی ئەمریکا لە هەر هەڕەشە و مەترسیەکی تێرۆریستان. America does not bend. We do not waver. ئەمریکا ناچەمێتەوە. ئێمە هەرگیز دوو دڵ نابین و هەرگیزا و هەرگیزیش سەردان نانوێنین. ئێستا لەم ساڵیادەدا بە دڵێکەوە کە لە یەک کادا خەمبار و سووریشە ئەو قارەمانانەی ئێمە دەپارێزن بەرز ڕادەگرین. پەیمانیش دەدەین پێکەوە کار بکەین لە بەرەنگاربوونەوە و شکاندنی هەر دوژمنێک و هەر کۆسپ و تەگەرەیەکی بێتە بەڕێگەکەمان. بەهاکانمان هەر باڵا دەبن و گەشە دەکەن. وڵاتەکەمان بەردەوام دەبێت و هەرگیزا و هەرگیز بیرەوەری خۆشەویستانمان لە یاد ناکەین. ساڵیادی ئەم ساڵی یازدەی سەپتەمبەر لە کاتێکدایە ئەمریکا کەم تا زۆرێک باس لە ئەگەر و نەگەرەکانی کشانەوە دەکات لە زۆرێک لە وڵاتانەی شەڕی دژی تێرۆریزمیان تیادایە وەک عێراق، سووریا، هەروەها ئەفغانستانیش. کشانەوە لە هەر شەڕێک بۆ مانای نییە تۆ شەڕەکەت بردوۆتەوە بە مانای ئەوەش نییە شەڕەکە کۆتایی هاتووە. ئەلقاعیدە، داعش، تالیبان، تۆڕی حەقانی ئەوانە لە شەڕدابوون لەگەڵ ئێمە. لە مانگی هەشتی ساڵی 2001دا ئێمە لە ئەفغانستان نەبووین. ئەم شەڕیان بە هێرشەکانی یازدەی سەپتەمبەر دەست پێ کرد. هەتا ئەو شوێنش کە نیشانی بدەن هەر خەریکی پلانگێڕین بۆ هێرشکردنە سەر ئەمریکا. هەروەها ئەفغانستان و پاکستان وەک بنکە بۆ خۆیان بەکار بهێنن ئەوە پێویستە ئەمریکاش بەردەوام بێت لە هەوڵەکانی بۆ لە ناوبردننی تیرۆریستان. 18 ساڵ بەسەر هێرشە تێرۆرکاریەکانی یازدەی سەپتەمبەردا تێدەپەڕێت و وێڕای ئەو هەوڵانەی دەدرێن بۆ لە ناوبردننی تێرۆریزم، بەڵام هێشتاش دیاردەی تونڕەوی ئاینی لە جیهاندا ئامادەیی هەیە و کۆتایی پێنەهاتووە و لە دوای یازدەی سەپتەمبەرەوە لە دوای کوشتنی ئوسامە بن لادن ڕێبەری ئەلقاعیدەشەوە تونڕەوان لە شێوە و فۆرمی تردا خۆیان نمایشت کردووە. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری فلیپ سمایت دەکات. فلیپ ئەندامی باڵایە لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک و پسپۆڕی کاروباری تێرۆریزمە لەو نێوەندە و خاوەنی دەیان راپۆرتی لێکۆڵینەوەیە لەو بوارەی خۆیدا. فلیپ سەرەتا زۆر سپاسی دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا کە تایبەتە بە هێرشە تێرۆرکاریەکانی یازدەی سەپتەمبەر و هەروەها ئەو ڕەهەندانەش کە لە ئاکامی ئەو هێرشە تێرۆرکاریانە هاتوونەتە ئاراوە. سەرەتا حەز دەکەم ئەوە لێ پرسم 18 ساڵ تێپەڕیوە، بەڵام هەتا ئێستا نەشەڕی دژی تێرۆر کۆتایی هاتووە، نەتونڕەوی ئاینی و بەتایبەتیش من بەستم لە تونڕەوی ئیسلامیە کۆتایی نەهاتووە. بۆچی؟ ئەوە ژمارەیەک هۆکاری هەن. منیش لەو بڕوایەدا نیم و دەتوانم بڵێم هاوڕام لەگەڵ مایک والتز هەروە بکشینەوە لەو سیستەمەی بەرەنگاربوونەوەی هەیە بەرامبەر ڕادیکالە ئیسلامیەکان و ئەوانەشی کە یازدەی سەپتەمبەر هێرشیان کردە سەرمان. دەزانم هەندێک شت هەن کە پێویستە بەهێندوەر بگیرن، بەڵام بەم شێوەیە نا. هەر بۆیە دەکرا لە بری کشانەوە بگوترایە بوونی خۆمان لەو شوێنانە کەم دەکەینەوە. ئێمە چەندە لەوێین
ئەوە هەژدە ساڵە و هێشتاش شتێکی ئەوتۆ لە ناوچە دوورە دەستەکاندا نەکراوە و زۆریش قورسە بۆمان کە ئاسایش لەو شوێنانەدا جێگیر بکەین. بە پێویستیشی دەزانم سیاست و ڕێبازەکانیش گۆڕانیان بەسەردا بێت، بە تایبەتیش لە چۆنیەتی کارکردن لەگەڵ کۆمەڵگە خۆجێیەکانی ئەو ناوچانەدا و هەوڵی دروستکردنی کارکتەری خۆجێیی بدەین. ئەمەیان لەسەر وەختی بەڕێوەبەرایەتیەکەی ئۆباماوە هەوڵی بۆ دراوە، بەڵام پێویستە زیاتر چڕ بکرێتەوە تا دەگاتە تۆکمەکردنی ئەو کاراکتەرانە کە بتوانین لە ئایندەدا کاریان لەگەڵدا بکەین و ببنە خاوەنی هێز لەسەر زەمین. نازم فلپتۆ چەند هاوڕێی لەگەڵ ئەوە لە دوای یازدەی سەپتەمبەرەوە ڕاستە ئەلقاعیدە بە پشتیوانی تالیبانەکان ئەو هێرشانەیان کرد، بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی تالیبانەکان لە ئەفغانستاندا تێرۆریزم و بە مانایش کە تونڕەوی ئاینی ئیسلامی لە فۆرمی تردا دەرکەوت. لە ماوەی ئەم هەژدە ساڵی ڕابردوودا نەتوانرا ڕێگە لە تێرۆریستان بگیرێکە کە لە فۆرمی ترا خۆیان نمایش بکەن. ئەی چی کرا؟ دەکرێت سەنگی بخینە سەر فۆرمە نوێیەکان، بەڵام دابەشبوونیشمان دەوێت لە نێو ئەو ڕێکخراوانەدا، چونکە ئەو دابەشبوونانە پێمان دەڵێت ئەو ڕێکخراوە ڕادیکالە ئیسلامیانەش کێشەی ناوخۆیی خۆیانیان هەیە، هەر بۆیە ناکرێت دابەشبوونەکانیان بە شتێکی خراپ ناودێر بکەین، بە تایبەتیش کاتێک یەک دەکەنە ئامانج تا ئەو شوێنەی ئێمە نەکەنە ئامانج و زیانێکی گیانی وەک یازدەی سەپتەمبەرمان لێ بکەوێت. ئەگەر ئاوڕێک لە ڕووداوەکانی پێشتر بدەینەوە دەبینین سەرکەوتنمان هەبووە وەک لە ناوبردننی ئەو بنکانەی کردەکانی خۆیانیان لێوە دەکرد. ئەوە تا حکومەتی ئەو کاتەی تالیبان لەناو براوە کە داڵدە و یارمەتی ئەلقاعیدەی دەدا و ئێستا ئەو توانایی نەماوە و دێت لە شاخەکانی پاکستانەوە سەر و کاری کاروبارەکانی دەکات یان هەندێک دەستگای مخابراتی بەکاردەهێنێت. زانیاریەکانی لای ئەمریکا و وڵاتانی تریش هەن کۆت و بەندێکی زۆری خستوەتە سەر تالیبان بۆ نمونە یان ڕێکخراوە تێرۆریستەکانی تر. جا لێرەوە کە دەڕوانینە گەشەی ڕێکخراوە ڕادیکالە ئیسلامیەکان وەک ئەلقاعیدەی ئەمڕۆ دەبینیت کار لەسەر ئەوە دەکات شەڕەکە چەندێک بکرێت درێژە بکێشێت و مەبەستیشێتی شەڕەکە درێژە بکێشێت لەگەڵ جیاوازی کاتدا وەک ململانی ئەمریکا و کۆمۆنیستە و قەیرانێکی درێژخایان دەبێت و پێویستی بە بەکارهێنانی میتۆدی جۆرا و جۆرە. ئەمەی دەیڵێم لە ساڵی 2001ەوە هەمان شت دەگوترێتەوە و ئیتردان بە و واقعەدا دەنرێت و شتێکی سەیریشە وان نزیکەی 20 ساڵ تێپەر دەبێت و هێشتا دانمان بەو واقعەدا نەناوە. باشە وەکو تۆ ئاماژەی پێدەکەی دەڵی شەڕەکە شەڕێکی درێژخایەنە ململانێکە ململانەیەکی درێژخایەنە چەندی تر درێژە هاکێشیە. If I could estimate like that, then I would not be working in the Middle East analytical field. ئەگەر بمتوانی بە ئەوە مەزەندە بکەم ئەوە لە بواری لێکۆڵینەوەی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کارم نەدەکرد. ئەمە بەڕاستی کەوتۆتە سەری یاریەکانی پشودرێژی. ئەگەر سەیری دوژمنەکان بکەین چۆن استراتیژیەتی خۆیان ڕێک دەخەن. ئێران یان تەنانەت وڵاتی چین هەر یەکێک لەوانە و یان لەوانیش بچووکتر وەک ئەلقاعیدا ئەوانە هەر هەموو ئەو پشودرێژیە بەکاردەهێنن. ئەو پشودرێژی لە قورئاندا باس کراوە. هەر جارێک سەیری ئەم قەیرانە دەکەین بیر لە 4 ساڵی تر دەکەینەوە. ئەلبەت لەسەر بنچینی دیمەنە استراتیژیەکانی چۆن خۆیان دەخەنە ڕوو. بەمانایەکی تر پێویست ناکات سەیری کاتژمێرەکانمان بکەین و بڵین ئیتر تەواو. نا پێویستە بیر لەوە بکەینەوە ئایا دەستە و تاقمێکی ترمان دەوێت سەر هەڵبدات. لەمەدا ئێران باشترین نمونەیە باسی بکەم. با سەیری ئەو هێرشە بکەین کە حیزبوڵڵا لە بەیروت کردێ سەر بنکەیەکمان. چیمان کرد؟ دەست بەجێەوە هامان دانا کە خۆی بە بەهێز دادنێت ئێرانمان فەرامۆش کرد و ئەمەش هەمان شت بوو کە ئوسامە بن لادن بەکاری هێنا. جا بۆیە ئەگەر ئێستا هەمان شت بکەینەوە ئەوە دەشێت ڕوبەڕووی هەمان کێشە ببینەوە. هەر ڕێک وەکو ئەوەی کە ئێستا ئیخوانەکان ئەوەی کە پێیان دەڵێن ئیخوان موسلمین دەخوازن ڕووداوەکانی یازدەی سەپتەمبەر و هێرشەکانی تریش بقۆزنەوە بە ئاڕاستەی خۆیاندا، بەڵام بەرەوەی بینە زیاتر سەر ئەو باسە حەزەکەمەوە لێ پرسم. ئەلبەتە مێژووی ڕێکخراوە تێرۆریستیەکان بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مێژوویەکی درێژیان هەیە. کۆمەڵی زەمینە هەبوو لەو ناوچەی جیهاندا کە وای کردو ئەو ڕێکخراوە تێرۆریستانە زیاتر گەشە بکەن. بەڵام ئێستا 18 ساڵ دوای ئەو هێرشەی کە
کردیانە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پاش ئەو هەموو هەوڵانەی دراوە بۆ لەناوبردنیان و پاش ئەوەی کە کۆمەڵی هەوڵ و توانایی تر خراوەتە گەڕ بەڕایت و ئێستش هێشتا ئەو زەمینەیە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە شوێنەکانی تریشدا کە تێرۆریستان بتوانن جارێکی کە خۆیان فۆرمولە بکەنەوە جارێکی کە گەشە بکەنەوە جارێکی کە بێن بە هەمان ئەندازی ئەو هێرشەی یازدەی سەپتێمبەر هێرش بکەنەوە. Yes, well, there are plenty of them, given we've had anarchic conditions. بەڵێ زۆریشن و بە تایبەتیش لەو ناوچەیی جیهان کە زۆرێک لە شەڕەکان ئەو ڕێکخراوە تێروریستیانە بەڕێوەی دەبن و بەڵێ زۆر شوێنی تریشان هەیە. بەڵام ئەوەم بەلاوە ناڕەوایە بگوتێت ئەمریکا جنۆکەی ناو قۆریەکەی هەیە و دەتوانێت هەموو ئەو کێشانە چارەسەر بکات. لە هەر شوێنێکدا بۆشایی دروست بێت ئەو ڕێکخراوانە پڕی دەکەنەوە. ئەمریکاش وەک تاکە زلهێزێک پێویستە ئەو بۆشایانە پڕ بکاتەوە تەنانەت لەو شوێن و ناوچانەشدا کە ئێستا جێی بایەخی ئەمریکا نین. پێم وایە یازدەی سەپتێمبەر ئەو وانەیە پێداین کە بەڵێ زۆر شوێن هەن ئەو ڕێکخراوانەی تێدا دروست بن و گەشە بکەن. هەر بۆیە ناکرێت بڵێن بەسە ئیتر و بێزار بووین لەو شەڕانە لە دەرەوە و با فەرامۆشیان بکەین. پێشتر وەهامان کردووە. ئەمەش دەبێتە دووبارە بوونەوەی مێژوو بۆیە دەبێت لە مێژووە فێربین. بەڵێ تێرۆریستان دەتوانن لە زۆر شوێندا گەشە بکەن و ئێمەش دەتوانین لە زۆر شوێندا ڕایان بماڵین. فلپ دەگەڕێمەوە بۆ لات بابزانینە ناوخۆی ئەمریکادا چۆن دەڕوانرێتە یازدەی سەپتێمبەر. کاردانەوەکان لە ناو ئەمریکاشدا سەبارەت بە هێرشە تێرۆرکاریەکانی یازدەی سەپتێمبەر جودان. هەندێک پێیان وایە کە ئەو هێرشانە تەمی دابەشبوونی کۆمەڵگەی لە ناو ئەمریکادا ڕەواندەوە. دوای 11 سپتێمبەر لێک نزیبوونەوەیەکم لە ناو خەڵکدا بینی کە هەرگیز پێشتر نەمبینیوە. بەڵام ڕایەکی تریش هەیە پێی وایە دابەشبوون هێشتا هەر هەیە و هەروەهاش بە تێپەڕبوونی کاتیش یادکردنەوەی قوربانیەکانیش وەک پێشتر نییە. مەخابن وڵاتەکە کەمتر یەکگرتووە خۆزگەوەها نەبوایە بریا هەر بەڕاستی وەک دەڵێن هەرگیز لە یادتان ناکەین ئاوەهاش یادمان بکردنایەتەوە. بۆ ئەمریکاییەکان 18 ساڵ پاش هێرشەکانی یازدەی سەپتێمبەر هێشتا دڵنیاییەکی تەواویان لا دروست نەبووە سەبارەت بە ئەگەر و نەگەرەکانی هێرشی تری تێرۆرکاران بۆ سەر ئەمریکا. هیچ متمانەیەک نییە کە سبەی جارێکی تریش ڕوودەداتەوە. پێویستە پێکەوە بین تا کاتێک کارەساتێک لە وڵاتەماندا ڕوودەدات بتوانین پێکەوە بین و تێی بپەڕێنین. لە پاش هێرشەکانی یازدەی سەپتێمبەرەوە هێرشی تری تێرۆریستی هەبوون کە سەرچاوەکانیان تاوانەکانی ڕق و چی نەبوون لە ناوخۆی ئەمریکادا. بەڵام وەک چاودێر دەڵێن یاسا و ڕێساکان و دامەزراوە ئاسایشیەکان توانیمیانە زۆر بەباشی ئەمریکا بپارێزن لە هەر هێرشێکی تری هاوشێوەی یازدەی سەپتێمبەر. ناودێرکردنی و هێرشانە بە خوێناویترینی هێرش لە پاش یازدەی سەپتێمبرەوە لە ڕاستیدا دروستە بەڵام ڕیزبەندی مەترسی ئەو پیلانانەی تری پوشەڵ کراونەتەوە لە پاش یازدەی سەپتێمبرەوە تێک دەدەن کە دەیان پیلان تا ئێستا پوچەڵ بوونەتەوە و ئەگەر جێبەجێ کرابایەتن ئەوە زیانی زۆریان دەدا. تەناوەکاریش بۆ ئەوەی هیچ هێرشێک ڕوونێداوە ئەو باری ئاگاهی لە ئارادایە و هەروەهاش ئەو ڕێبازانەیە بۆ بەرەنگاربوونەوەی تۆریزم دانراون لە پاش یازدەی سەپتێمبرەوە کە هەندێکیان زۆر توندن. فلپ جۆمان لە ماریا بوو. ماریا پێمان دەڵێ دڵنیا نییە هێشتا متمانەی ئەوەی نییە کە جارێکیکە هێرشی وەکو یازدەی سەپتێمبەر ڕوونەداتەوە. ئەگەر گوێ لە قسەیشی ئاوا بێ لە یەکێکی وەکو ماریاوە تۆ چی پێ دەڵێی؟ بێ هیچ چەند و چۆنێک قسەکە ڕاستە. هیچ متمانەیەک نییە. ئەمانەش کەوتونەتە سەر ئەو ڕێباز و سیاسەتانی پیادەی دەکەین بۆ ڕێگەگرتن لە هێرشی تر لەو شێوەیە. بۆ خۆم لێکۆڵینەوەم لەسەر ئەوە کردووە و دەڵێم هەمیشە دەرفەت هەیە. لێرەدا باس لەوە ناکەم کە پێویستە هەمیشە یەکگرتوو بین بەڵکو پێویستە قسەمان لەسەر ئەوە بێت ئێمە بەرەنگاری کام جۆرە دوژمن دەبینەوە. بەڕاستیش ئەوە سەیرە بەلامەوە دوای ئەم هەموو ماوەیە خەڵکەیە دەپرسێت ئێمە شەڕی چ دەستە و تاقمێک دەکەین. هەر بۆیە پێویستە لەسەر بەڕێوەبەرایەتی لێرە لە واشنگتن ناو بەناو ئەوە بخاتەوە بیری خەڵک کە دەشێت هێرشی تێرۆریستی
ترمان بکرێتەوە سەر هەر چۆنێک بێت هاوڕاشم لەگەڵ ستیوارت کە دەڵێت زۆر یاسا و ڕێسامان لە پاش یازدەی سەپتێمبەرەوە داناوە و بوونە تەمای ڕێگریکردن لە ژمارەیەک هێرش و پەلامار بێگومان ئەمە بۆ ئێستا باشە بەڵام لە بیرمان نەچێت ئەو دژمنانەی بەرەنگاریان دەبینەوە پەرچەکرداریان دەبێت و هەر بۆیەشە دەڵێم لە هەر قۆناغێکیدا شێوازێکی تری سەر و سەوداکردن هەیە. فلپ لە پاش ڕووداوەکانی یازدەی سەپتێمبەرەوە ئەوە شتێکی ڕاستە دروستە یەکگرتوویەکی زۆر تۆکمە لە ناو گەلی ئەمریکادا بینرا ئەو یەکگرتوویە هەتا ئێستەش وەکو خۆیەتی کە ئێمە ئێستا لە 18مین ساڵیادی ئەو هێرشانەداین یاخود دابەشبوونێکی بەرچاو دەبینرێ کامیانە بەڕای تۆ. Given I was growing up in the New York metro area when that attack happened. ئەو کاتەی هێرشەکان ڕوویاندا خوێندکار بووم لە نیویۆرک باوانەکان هاتنە خوێندگەکەمان و ئاستی ئەو یەکگرتوویەی ئەو کاتە بێنمە بینیم هەرگیز نەبووە و نابێت مەگەر خوا نەکردە بڵێم هێرشێکی تری دڕندانی هاوشێوە ڕوو بداتەوە. هێرشێکی هاوشێوەمان بینی لە ساڵی 1940 و هەموو ئەمریکایەکانی لەژێر ئاڵاکەماندا کۆکردەوە و ئامادە بوون بۆ داکۆکیکردن لەم وڵاتەمان دژی نازیەکان و ژاپۆنیەکان بۆ ئێستا وەهای نابینم ئاستی نیشتیمان پەروەرێتی دابەزی بێت لەگەڵ ئەوشدا کە هەندێک هەن و دەڵێن بەسە ئیتر بێزار بووین. پێم وایە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا ژمارەیەک هۆکار هەبوون کە ئەو یەکگرتوویەیان تا ئەندازەیە کەمتر کردوتەوە لە بیرمان نەچێت هەندێک دۆسیەی ناوخۆیی هەن کار دەکاتە سەر سیاسەتی دەرەوەییمان ئەمە بێلەوەی شەڕی درێژخایەن لەگەڵ سایکۆلۆژیەتی ئەمریکایەکاندا هاوتەریب نییە بەڵام وەک خۆت دەزانیت خەڵک لەگەڵ شتی درێژخایەندا بێزاری لا دروست دەبێت و بۆ نمونە دەشڵێن لە شەڕی عێراقدا وەک پێویست سەرکەوتوو نەبووین هیچ لەبارەی ئەفغانستانەوە نازانین کە چ جۆرە شەڕێکە دەیکەین جا بەڕاستی لەگەڵ هەر کەسێکیشدا قسە بکەیت لە دەرەوەی واشنگتنی پایتەخت و یان تەنانەت لێرش پێ دەڵێن تالیبان دژمنێکی قێزەونە هێشتا ئەلقاعیدە ماوە دەوڵەتی ئیسلامی لە هەناوی ئەلقاعیدەوە هاتووە و هەتا دوایی ئەمەش ینی ئەم کێشانە درێژیان هەیە پێویستە ئێمەش بڕۆین لەگەڵیدا. لەسەر مەسلەی تالیبان بەشی تایبەتیمان هەیە لەم بەرنامەیەدا قسەی لەسەر دەکەین بەڵام هەموو گەلی ئەمریکا هەمویان وەکو یەک یاسای بۆ نمونە پاتریۆت ئاکت کە لە پاش یازدەی سەپتێمبەر پەسەند کرا هەموو بەلایەنەوە ینی شتێکی گونجاوە ئەو یاسایە یا کاریگەری کردوتە سەر تاکی ئەمریکایی لە ناو وڵاتەکەدا دواییش دێمە سەر مەسلەی دیموکراسی لە جیهاندا. بڵێ بەگشتی هەموو ئەمریکایەک هاوڕانە بووە و نییە لەسەری پاتریۆت ئاکت یەکێک بوو لە هۆکارەکانی ڕەخنەگرتنی زۆر لە بەڕێوەبەرایەتەکەی جۆرج دەبلیو بوش هەرچەندە کۆماری و دیموکراتەکانیش پشتیوانیان دەکرد هەندێک بەشی پاتریۆت ئاکت زۆر باش بوون لە ڕوانگەی ڕاگررتنی هەندێک هێرشی دیاریکراوی جیهادەکان بۆ سەر ئەمریکا بۆیە پێویستە لە سۆنگەی بەرژەوەندی وڵاتەوە لەو یاسایە بڕوانین و ئەگەر کاریگەری خۆی هەبێت ئەوە لەوانەیە زۆرێک لە ئەمریکایەکان بڵێن جێی خۆیەتی هەرچۆنێک بێت لەگەڵ پێشکەوتنە تەکنەلۆژیەکاندا لەگەڵ فراوانبوونی تۆڕەکانی سۆشیال میدیادا و پەرسەندنی کۆمپیوتەردا خەڵک ئێستا زیاتر و جیاوازتریش دەخوازن شتی تایبەتی خۆیان پارێزراو بێت ئیتر نازانم لەوانەیە شەپۆلێکی تری ناڕزایی دروست بێت بەرامبەر ئەو یاسایی دژە تیرۆرەی هەمانە لەوانەشە بە شێوازێکی تر بێت. باشە بۆ دیموکراسی لە جیهاندا بەگشتی لە دوای یازدەی سەپتێمبەرەوە پرۆسەکانی دیموکراتیزەکردنی کۆمەڵگەکان پاشەکشەی کرد یا زیاتر چووە پێشەوە. پێم وایە ڕێبازە گشتیەکە پاشەکشەی بەخۆوە بینی ئەمە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نا بەڵکو لە نیویۆرکیش کە شەپۆلێکی زۆری پەنابەرانی بینی بەخۆوە واتە ئەوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەهۆی شەڕەکانەوە کۆچیان کردووە بەڵام ناتوانین تەنها لە یەک ڕەهەندەوە سەیری بکەین و بڵین چونکە ئەمریکا کاردانەوەی هەبووە بەرامبەر هێرشەکانی یازدەی سەپتێمبەر ئیتر دیموکراسی ئیدانە بکرێت نا پێم وانییە بەو ساناییە بێت. چی بکرێ بەڕای تۆ بۆ ئەوی پرۆسەی دیموکراسی بگەڕێنێتەوە سەر ڕێڕەوی خۆی بگاتەوە جێی خۆی. پێم وایە هێشتا ئەمریکا زۆر بەهێز و کاریگەرە لە ناوخۆی خۆیدا سەبارەت بە دیموکراسی
وەلێ بۆ وڵاتانی تری جیهان کەوتۆتە سەر جیاوازی سیاسەتەکان و ڕێبازەکانی دیموکراتیزەکردن. بۆ نمونە بۆ بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک بوش بڵاوکردنەوەی دیموکراسی دۆسیەکی زۆر گەورە بوو، بەڵام لەمەشدا پاشەکشەیەک هاتە ئاراوە چونکە ئەو تێگەیشتنەش سەری هەڵدا کە هەروە بە سادەیی ناکرێت بیت و بڵێیت دیموکراسی دەسەپێنم، چونکە هەندێک جار دۆسیەی سەقامگیری دەکەوێتە پێش دیموکراسیەوە. هەر بۆیە پێویست دەکات وەرچەرخانەکان زۆر بەکاوخۆتر بن لە کاتێکدا وڵاتانی ڕۆژئاوا پشتیوانی دەکەن و پێشم وایە زۆرینەی ئەمریکایەکانیش بڕوایان بەوەیە. هەر لەسەر مەسلەی دیموکراسی ئەوەی کە تۆش ئاماژە و پێکرد مەسلەی تالیبانەکان کە هێشتا وەکو دوژمنێکی گەورە و هاوپەیمانی سەرەکی ئەلقاعیدە دادەنێن، تۆش دەزانی کە ئێستا بەڕێوەبەرایەتی لە دانوستاندندا لەگەڵ تالیبانەکاندا دەشێت پاش 18 ساڵ لە هێرشە تێروەرکاریەکانی ئەلقاعیدە بۆ سەر ئەمریکا گەرمترین بابەت ئەو توێژانە بن کە ئەمریکا لەگەڵ تالیبانەکانی ئەفغانستاندا دەستی پێکردووە. لە ساڵی 2001دا ئەمریکا فەرمانڕەوایەتی تالیبانەکانی لە ئەفغانستاندا ڕووخان کە هاوپەیمانی سەرەکی تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە بوو. ئێستا ئەوەی ئێمە دەیکەینەوەیە دانوستاندن لەگەڵ حکوومەتی ئەفغانستان و دانوستاندن لەگەڵ تالیبانەکاندا دەکەین. ئیتر با بزانین بە چەند جامێک دەگات و بەرەو چێ دەڕات. باوەش بڵێم کە تالیبان دەخوازێت شەڕی دژی ئێمە ڕابگرێت، دەخوازێت شەڕی دژی ئێمە ڕابگرێت چونکە زیانێکی زۆری لێکەوتووە. ئیدی پێویستە چاوەڕوان بین بزانین بە کوێ دەگات. لە بیرت نەچێت ئەفغانستان شوێنێکی سەختە. یەکێتی سۆڤیەت بەهۆی ئەفغانستانەوە بوو بە رووسیا. جا لەوانەیە هەندێک هەبن بڵێن رووسیا دەچێتەوە ناوەوە. پێم وایە پێشتر هەوڵی دابوو بەڵام بەباشی بۆی نەچوە سەر. سەرۆک ترامپ کۆبوونەوە نهێنیەکەی ڕۆژی یەکشەممەی کام دەیڤدی هەڵوەشاندەوە بەهۆی هێرشەکانی تالیبانەوە لە ئەفغانستان کە بڕیار بوو بە بەشداری ڕێبەرانی ئەفغانستان و تالیبان بێ لە پاش کۆبوونەوەیەکی تایبەت کە لە وڵاتی قەتەر بەڕێوە دەچوو. ئەم بڕیارەش لە کاتێکدایە ئەمریکا هێڵە گشتیەکانی ڕێکەوتنی لەگەڵ تالیبانەکاندا تەواو کردووە. در پرەنسیپ بەڵێ رەسیدەیم ڕووی کاغەز کە خلاص شده وەک پرینسیپێک گەیشتوونەتە ڕێککەوتنی ئاشتی و بەندەکانی ئەو ڕێککەوتنە تەواو بووە، بەڵام بۆ ئەوەی کۆتایی پێبێت پێویستە سەرۆکی ئەمریکا پەسەندی بکات و مۆری بکات. جا ئەگەر بەرەو پێشەوە چوونی ڕەوشەکە لەسەر بنچینەی ئەو ڕێککەوتنی ئاشتیە بێت، ئەوە بە پێی ڕێککەوتنەکە لە ماوەی 135 ڕۆژدا لە 5 بنکەی سەربازی خۆمان دەکشێنەوە کە ئێستا لەوێین. حکوومەتی ئەفغانستانیش دەخوازێت بەشداری هەبێت لەو ڕێکەوتنەدا و لۆیا جەرگە لە ئەفغانستان دەسەڵات و ڕێنمایی داوەتە حکوومەتی وڵاتەکە. بۆ ئێمە ئاشتێکی ماناداریان ڕێگەیەک بۆ ئاشتێکی پڕمانە بریتە لە کۆتایی هێنان بە دووتیژەکان و دانوستاندنی ڕاستەخۆ لەگەڵ تالیباندا. بۆ بەشداری لەو دانوستاناندا ئێمە مەرجمان نییە، بەڵام ئەو ئاشتی دەمانەوێت مەرجی هەیە. ئێمە ئامادەین بچین ڕاستەوخۆ دانوستان لەگەڵ تالیباندا بکەین، بەڵام ئاشتی مەرجی خۆی هەیە و سنوورەکانی ئاشتیمان و دانوستانیش لەلایەن ئەنجومەنی جەرگەوە داڕێژراوە. لای خەڵکی وڵاتەکەش نیگەرانی زۆر هەند سەبارەت بەم ڕێکەوتنە لەو ڕوانگەیەوەی ژمارەیە فاکتەری تریش هەن کە دەشێت کاریگەری نەرێنیان هەبێت لە ئایندەیەکی نزیکدا. نازانم چۆن متمانە بە تالیبان دەکرێت. خەڵکی ئاسایی تالیبان دەڵێن ئاشتیان ناوێت، بەڵام لێرە باس لە ئاشتی دەکرێت. لەوانەیە ئاشتی بێتە ئاراوە ئەگەر شەڕ بە ئاراستەیەکی تردا نەڕوات، وەک شەڕ لەگەڵ داعش یان ڕێکخراوەکانی تردا. لە ناو کۆنگرێسی ئەمریکاشدا نیگەرانی هەن لەسەر ئەو دانوستانانەی تا ئێستا کراون و دانیش دەنرێت بەوەی کە هێشتا یاسادانەران وردەکاری تەواوی ئەو کۆبوونەوانیان لەلا نییە. من بۆ خۆم پرسیار و گومانی زۆرترم هەن. بە پلەی یەکەم سەبارەت بەوەی بۆچی ئێمە ئەم توێژینەوانە دەکەین. تێدەگەم لەوەی بۆچی وردەکاریەکان باز ناکرێن لە کاتی ئەم جۆرە و توێژانەدا، بەڵام ئەوەی تێی ناگەم ئەوەیە ئایا ئامانجەکانمان چین؟ چۆن بەرژەوەندەکانی ئەمریکا دەپارێزن؟ چۆن بەرژەوەندیەکانی حکوومەتی ئەفغانستان دەپارێزن؟ نیگەرانی زۆرم هەن کە حکوومەتی ئەفغانستان بەشدار نییە لەم توێژانەدا و هەستیش دەکەم دوور خراوەتەوە لەم پرۆسەیە و ئەمەش زیان لە ڕەوایی حکوومەتی هەڵبژێردراو دەدات، بە تایبەتیش کە وڵاتەکە بەرەو هەڵبژاردن دەڕوات. لەبەر ئەمانە نیگەرانی قوڵ و بنچینەیم هەن لەسەر و توێژەکان زیاتر نەگوردەکاریەکانی. فلب لە وەڵامی پرسیارێکی پێشووتردا باست لەوە کرد کە هێشتا گەلی ئەمریکا یانی وەکو دوژمنێکی
ڕێگەیەکی زۆر سەرسەخت دەڕوانە تالیبانەکان کە هاوپەیمانی سەرەکی ئەلقاعیدەی بەرپرسیاری هێرشە تێرۆرکاریەکانی یازدەی سەپتەمبەر بوو، بەڵام بەڕێوەبەرایەتی لەگەڵ تالیبانەکانە لە دانوستاندندایە. چ لێکدانەوەیەک هەیە؟ پێم وایە ئەوە هەنگاوێکی زۆر خراپە لەگەڵ ڕەچاوکردنی ئەو هەموو خوێن و قوربانی و دارایی داومانە. سادەترین هۆکارێکیش کە چوینەتە ئەفغانستان ئەوەیە. تالیبان پشتیوانی و داڵدەی ئەلقاعیدەی داوە و ڕاگررتنی پشتیوانیکردنی قاعیدەشی ڕەت کردەوە. لەسەر و ئەمانەشەوە تالیبانێکی میانڕەوت نییە بیەوێت ببێتە بەشێک لە پرۆسی دیموکراسی وڵاتەکە. مێژوو هیچ شتێکمان پێناڵێت لەبارەیەوە. ئەوە تالیبانە و هەر بەو شێوەیەی خۆی ڕەفتار دەکات و دەخوازێت دەست بەسەر دەسەڵاتدا بگرێت ئەگەر بۆی بلوێت. سەبارەت بەوەش بۆچی ئەمریکا ئەم هەنگاوە دەنێت وەک سەرۆک ترامپ لە پۆستەکانی تویتەردا ئاماژەی پێکردووە چی دی ئێمە سەر بەوێنین. ئەوە تا هەر وەک پێش تۆزێک گوێمان لێبوو بینیمان وتی با رووسیا بچێتە ئەوێ جا چییە؟ پێم وایە ئەوەی سەرۆک ترامپ دەیکات هەمان ئەو پەیامانەیە کە هەندێک لە ئەمریکایەکان هەیەە وەک باسم کرد بێزاربوون لەو شەڕانە و دەڵێن جابە بکشینەوە و کەی ئەوە کێشەی ئێمەیە و دەشڵێن ئەگەر ئەمە بکەین ئەوە ژمارەیەکی کەمتری تەرمی سەربازەکانمان بۆ دێتەوە. بەڵام بەڕای تۆ ئەمە ئەرشی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نییە لە کاتێکا کە دەچێتە وڵاتێکەوە ئەو وڵاتە بپارێزێ لە هەموو مەترسیانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە. ئێستا ئەگەر ئەفغانستان لەم ڕۆژەی ئێستەیدا بەجێبێڵێ کێشەی گەورەی بۆ دروست نابێ. ئێمە بینیمان لە عێراق پاش کشانەوەی هێزەکە سەربازیەکانی ئەمریکا دەوڵەتی ئیسلامی دروست بوو. لە سووریا هەر کاتێک کە باس لەوە کرا ئەمریکا دەکشێتەوە جۆرە جموجۆڵی تری تێرۆریستی لە سووریادا دروست. بەڵێ وایە و ئەگەر بەگشتی سەیرێکی دیمەنەکەش بکەین ئەوە بەکشانەوە بۆشاییەک دروست دەکەین و لایەنێک دێت و پڕی دەکاتەوە. وەک بارێکی ئاسایی کارکتەری زیاتری ڕادیکال هەن لەو وڵاتەدا و کارکتەری خۆجێیش هەن دەخوازن ئەو بۆشاییە پڕ بکەنەوە. بێگومان ئەگەر ئەمریکاش تاگلایەنە ئەو بڕیاری دا و کشایەوە ئەوە دەرفەت بۆ تونندڕەوان زیاتر دەبێت. بۆ ئێستا پێم وایە هێزی تایبەتی ئەمریکا لە هەندێک ناوچەی ئەفغانستان دەمێنێتەوە و هێزی تری بچووکیشمان دەمێنێتەوە، بەڵام بە ژمارەی زۆر کەمتر لە جاران. ئەمەش یارمەتی دەردەبێت بۆمان ئەگەر هاتو کێشەیە گیان گرفتێک ڕوویدا. ئیتر بیرکردنەوەکە وهای لێ هاتووە یان لەوێ نامێنم یانیش بە ئاستێکی کەمتر لەوێ دەبم. بێگومان سەربازی کەمتر لەوێ بن لەوانەیە باشتر بێت بۆ دانوستانەکانمان لەگەڵ تالیباندا. بەڵام بەڕاستی بیڵێم من و تۆ لەمە تێدەگەین ئەگەر ئەمریکا بکشێتەوە ئەوە کێشەیەکی زۆر خراپ دێتە ئاراوە وەک ئەوەی گەشتبین نابم بەوەی حکومەتی هەڵبژێردراوی ئەفغانستان تەمەنێکی درێژی هەبێت ئەگەر تالیبان لەو حکومەتەدا بێت. لە دوای و هێرشانی ئەماوەی ڕابردوو کە تالیبانەکان کردویانە لە کابوور لە شوێنەکانی تری ئەفغانستانیشە پێت وایە ئەمریکا جارێکی تر چاو بەو پرۆسەیەدا بخشێنێتەوە کە وەکو ڕێکەوتن لەگەڵ تالیباندا؟ The public statements coming out of the Trump administration and Donald Trump himself. ئەم ڕاگەیاندنە گشتیانی لەلایەن بەڕێوەبەرایەتیەوە دەخرێنە ڕوو یان لەلایەن خودی داناڵد ترامپیشەوە دەڵێن دەتوانین دەرگاکانی ڕێکەوتن بەسەر تالیباندا دابخەین پاش ئەو جۆرە ڕووداوانە کە وەک فشارێکن و نەکەر ئەمریکاییان کوشتووە، یازدە یان 12 خەڵکی تریشیان کوشتووە. پێم وانییە ئەو دەرگایە بە تەواوەتیدا بخرێت، بە تایبەتی کاتێک زۆر بە نهێنی ئەو دەرگایەمان کردەوە. تالیبان هەوڵی دانوستاندنی لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی پێشتریشدا داوە، بۆیە پێم وایە ئەو بژارەیە لە جێی خۆیدا دەمێنێتەوە. سەبارەت بەم سەودایەش پێویستە کێشەی سیاسی ناو ئەمریکاش ببینین و وتوێژ لەگەڵ تالیبان و پرۆسەی ئاشتی لەم سەروەختەی یازدەی سەپتەمبەردا دیمەنێکی باش نییە. لەو بڕوایەدا نیم ئەو دەرگایەدا بخرێت و هەر بەڕێوەبەرایەتیەکیش بێت کۆماری یان دیموکرات ئەمە وەک بژارەیەک دەمێنێتەوە و کاریگەری خۆیشی دەبێت وەک فشار بۆ کشانەوە لە ئەفغانستان. بەڵام فلپ تۆڕە تێرۆریستیەکانی کە لە ئەفغانستانن هەر بەتەنها تالیبان نییە، ئەی حەقانیەکان بزوتنەوەی حەقانیەکان، ئەی داعش ئێستا وەکو باز دەکرێت یادی بەشێکی ئەفغانستانی کردووە بە بنکە بۆ خۆی لەو ناوچە دوورە نشینانەی وڵاتەکەدا.
ئەمەش کێشەیەکی ترە کێشەی ترە لە سۆنگەی چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ لایەنە ڕادیکاڵیە ئیسلامیەکانی تردا کە هێرشیان کردوتە سەر ئەمریکا و سەر هاوپەیمانەکانیشمان تۆ ئاماژەت بە تۆڕی حەقانی کرد کێن ئەوانە لە ڕاستیدا هەر تالیبان و لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە ناوێکی تری لێنراوە هەروەها لایەنی ترت هەن کە پەیوەندی ئۆرگانیان بە دەوڵەتی ئیسلامیەوە هەیە و ڕووی دەمیان لە خەڵک دەکەن و دەڵێن دژی دانوستاندنن لەگەڵ ئەمریکادا بە دووریشی نازانم لەناو ئەو ڕێکخراوانەشدا جۆرێکی تری کردبوون دروست بێت کە دەبێت ئەمریکا ئاگاداری بێت و بزانێت چی دەکات بەرامبەریان چونکە پێدەچێت لە کوشتنی یەکتر ماندوو بووبن و ئێدی ڕووی چەکەکانیان لە ئێمە بکەن و پێشتریش چەند جارێک ئەمە ڕووی داوە دەگەڕێمەوە وڵاتە لەسەر ئەم بابەتە لە ناونەوەی نوێی سیاسەتمەدارانی ئەفغانستانیشدا هەمان ئەو جۆرە نیگەرانیانە هەن بۆ نمونە کوڕەکەی ئەحمەد شاه مەسعود ڕێبەری پێشووی ئۆپۆزیسیۆنی ئەفغانستان کە بەدەستی تالیبان کوژرا باس لەوە دەکا ئەم جۆرە ڕێککەوتنە لەگەڵ تێرۆریستاندا پێگەیان نەکرد لە ئەفغانستان بەڵکو لە جیهانیشدا بەهێز دەکات ئەمە مەترسیەکی ڕاستەقینەیە کە ئێمە ڕەواییان پێدەدەین ئێمە هیوا دەدەین بە ڕێکخراوە تیرۆریستیەکان لە سەرانسەری جیهاندا و پێیان دەڵێن ئەگەر شەڕ بکەن و ڕەفتاری وەگەرە بکەن ئەوە ئێمە دانتان پێدادەنین و لە ناوتان نابین بەڵکو دەسەڵاتان پێدەدەین و دەرفەتان دەدەینێ ئایدۆلۆژیایەکی ڕق و کینەی خۆتان پیادە بکەن ئەو تونڕەوی هەتانە بیسەپێنن شیکەرەوە لەو بڕوایەدان هەر ڕێککەوتنێک بکرێ لەگەڵ تالیباندا بەمانای کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکایە جا بە هەچ ڕێژەیەک بێ ئەوەش زیان لە وڵاتەکە دەدات. وەزیەتی ئەمنیەتی ئەفغانستان دەرێک بحران ئەفغانستان لە قەیرانی یاسایشیدایە و ئەمریکاش وابەستەیەکانی بەرامبەر ئەفغانستان جێبەجێ نەکردووە. دامەزراوە ئاسایشەکانی ئەفغانستان زۆر لاوازن و ناتوانن ڕێگا لە پیلان و هێرشەکانی دوژمنان بگرن هەر بۆیە دەتوانم بڵێم ئەوە کارێکی باش دەبووە گەر هاتبا و دڵنیایی هەبووایە لە ڕەوشی ئاسایشیدا بەر لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەم ڕەوشەی ئێستای ئەفغانستاندا چونکە ئەو کشانەوەی زیان لە وڵاتەکە دەدات. بۆ نمونە یەکێک لە مەترسیە گەورەکان بوونی چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامیە واتە داعش ئەو چەکدارانە پاش تێکشکانەکانیان لە عێراق و لە سووریاشدا بەشێکیان ڕویان لە ئەفغانستان کردووە و دەخوازن لەوێشەوە درێژە بەکارە تێرۆریستیەکانیان بدەن. ئەوەی من لی تێدەگەم داعش مەترسیە و هێشتاش لە گەشەکردندایە بەڵام توانی ومانە لە ناوچەکانی وەک نیانگەهار و تۆرابۆرە کۆتوبەندیان بکەین هێشتا نازانین ئایا تالیبانەکان لەو ڕێکخراوانە دابڕاونیاننا پێویستمان بەوەیە سەلماندن ببینین و گەورەترین سەلماندنیش ئەوەیە تالیبانەکان شەڕی دژی داعش بکات ئەوەی جێی نیگەرانیمە تالیبانەکان ئەم سەودا ئاشتیە وەک پڕوپاکەندەکردنی سەرکەوتن بەکاردەهێنن دەڵێن سەرکەوتون سەرکردەکانی تالیبان بە چەکدارەکانی خۆشیان دەڵێن هەمووی چەند ساڵێکە و ئەمریکایەکان دەڕۆن و بەڕاستیش بڕوان بەوەیە کە هێشتاش ئامانجەکەیان دامەزراندنی میرنشینێکی ئیسلامیە. ڕێبەرانی ئێستا و پێشووی تالیبانیش نیان شاردوێتەوە کە دەخوازن حکوومەتی وڵاتەکە حکوومەتێکی ئیسلامی بێ بەو شێوەیەی کە تالیبان دەیەوێت. مەلک مسلمانان و مەلکی تۆل ئەفغانستان وڵاتێکی ئیسلامیە جا تالیبان دەخوازن حکوومەتێکی تەواو ئیسلامیان هەبێت بەو شێوەی دەیانەوێت بەبێ ئەوە حکوومەتێک وڵاتەکە هەر لە ئاژاوەدا دەمێنێتەوە وەک ئەوەی ئێستا. فلپ بەڕای تۆ تالیبان بەرەو ئەمریکا دەڕوازیاتر یاخۆ بەرەو ئەو ڕێکخراوە تێرۆریستیانەی تری وەکو قاعیدە وەکو حەقانی یا وەکو داعش بوون. پێم وایە لەگەڵ ئەلقاعیدە و ڕێکخراوە ڕادیکالەکانی تردا دەمێنێتەوە چونکە ئەوانە یارمەتیدەرێکی باش دەبن بۆ یاریەکانیان لە ناوچەکەدا ئەم یاری ئێستا لەگەڵ واشنگتن دەیکەن هەر تەنها بۆ ئەوەیە سوودی لێ ببین و هەوڵی دەستکەوتی زیاتر دەدەن بۆ خۆیان هەر ئەمەش مەبەستەکەیەتی. وەکو جۆمان لێبوو لە ناو کۆنگرێسدا نیگەرانی هەیە پێت وایە بەڕێوەبەرایەتی گوێ لەو نیگەرانیانی ناو کۆنگرێس بگرێم؟ I truly hope so, and I think based on President Trump's statements over the past couple of days. بەڕاستی هیوادارم و لەسەر بنچینەی ڕاگەاندنەکانی ئەم ماوەی سەرۆک ترامپ لەوانەیە زیاتر گوێ لە کۆنگرس بگیرێت چونکە ناڕەزایەکی زۆر هەیە و تەنانەت لە ناو کۆماریەکانیشدا واڵس ئەندامی کۆنگرس دەنگی پێشەنگە لەو ناڕەزایەنەدا و بە تایبەتیش کە خۆی سەرباز بووە لە ئەفغانستان و زانیاری زۆری هەیە لەسەر ئەو وڵاتە بێلەوە دەزانێت تالیبان چییە و هەروەها شکستی هەندێک لە سیاسەتەکانی ئەمریکاشی بینیوە لەوێ بۆیە پەیامی ئاشکراکانی دەگەیەنێتە کۆشکی سپی.
ئەلبەتە زۆرمان شت باس کرد لەم بەرنامەیەدا فلپ بەڵامێز حەزەکەم بە کورتی ئەوەم پێ بڵێ بەڕای تۆ گوتاری ئیسلامی میانڕە و دەتوانێت لە ئێستادا ببێتە تەگەرەیەکی گەورە لە بەردەم ئەو ئایدۆلۆژێتی ڕقوچینەیە کە ئیسلامی تونڕە و بەرهەمی دەهێنێت و بەناو خەڵکە بڵاویەکاتەوە. پێم وایە ئەمە دەکەوێتە سەر ئەو وڵاتی تایدان و زۆر فاکتەر هەن لەمەدا ڕۆڵ دەجێڕن سەبارەت بەوەی چۆن ئیسلامی میانڕە و بەرەنگاری ئیسلامی تونندرە و ببێتەوە. ئەوە ئاشکرایە کە تونندرەوە ئیسلامیەکان چەک بەکار دەهێنن و هەتا ئێستا نەمبیستووە لایەنێکی میانڕەوی ئیسلامی چەکی هەڵگرت بێت یان هێزی میلیشیایی دروست کرد بێت بۆ بەرەنگاربوونەوەی تونندڕەوان لە ناو ئاینەکەی خۆیاندا. من هانی ئەو دیاردەیە نادەم بەڵام پێویستت بەوەش هەیە کە هەندێک جار ڕاستەوخۆ ئەو پاشەکشەیەی پێ بکەیت کاتێک سەیری ئەمە دەکەین وەک ململانیەکی درێژخایانە و ململانیەکی درێژخایانی کللتوری دەبینین کە پێویست دەکات بە تایبەتیش لە ناو جیهانی ئیسلامی خۆیدا بەرەنگاربوونەوەیکی بەرچاوی ئەو دیاردەیەی تونندڕەویە هەبێت. زۆر دەمێکیشە گوێمان لەوە دەبێت کە پێویستە ئەو کللتورە گۆڕانکاری بەسەردا بێت و دەشبێت بگۆڕدرێت. ئەگەر وانە بێت ئەوە ڕژێمەکانی وەک ئەوەی تالیبان دەیخوازێت بنەمایەکی ئەو تویان نابن و دووچاری گەلێک پشێوی ناوخۆیی دەبنەوە ئەگەر جارێکی تر دەسەڵات لە دەست بگرنەوە. بەڵام ئەوە فەرماندەیەکی پێشووی تالیبانەکان بوو ڕاستەوخۆ ڕاشکاوانە دەڵێ دەوڵەتێکی ئیسلامی بە پێی پرەنسیپەکانی تالیبان. بەڵێ ڕێک و ڕەوان هەموو شتەکان دەگەڕێنەوە سەر ئەوە. تالیبان هیچ گۆڕانێکیان بەسەردا نەهاتووە و هەر ئەوەیە کە هەیە. بڕوا و خواست و کارەکانیشان نەگۆڕاون. بەڕاستیش زۆر بە پشودرێژیەوە کاری خۆیان دەکەن و بەردەوامیشە لە سەری و پێشم وایە گەلی ئەمریکاش کاتێک ئەمە دەبینێت دەکەوێتە بارێکی ناڕەزایی و بێزاریەوە و دەزانێت هێشتا تالیبان هەواڵە ناخۆشەکەن و دەیەوێت شتی خراپمان بەسەردا بێنێت. هەر بۆیە پێویستە لەوێ بمێنینەوە و هێزی خۆمان بسەپێنین و دڵنیابین لەوەی هاوپەیمانەکانیشمان بەهێزن. فلپ کامیان زیاتر مای مەترسیە بۆ سەر ئاشتی و ئاسایشی جیهانی ڕێکخراوە تونڕەوەکانی شیعە یا ڕێکخراوە تونڕەوەکانی سونە؟ پێم وانییە ئەمە دۆسیەکی دوانەیی بێت چونکە وەک سفر و یەک یان ڕەش و سپینیە. کێشەی قورس هەن کە سەرچاوەکانیان کۆماری ئیسلامی ئێرانە وەک هێزێکی تونندڕەوی شیعە ئاینزا کە پشتیوانی زۆرێک لە ڕێکخراوە ڕادیکالەکان دەکات و بە پشودرێژیشەوە ڕەفتارەکانی خۆی پیادە دەکات. لە بەرامبەریشدا ژمارەیەکی بەرچاو ڕێکخراوە جیهادیەکانی سوننەکانت هەن. هەندێک جار زۆر بە استراتیژیەتەوە کار دەکەن و هەندێکیش جاریش کەمتر. بۆ نمونە ئەوەی دەوڵەتی ئیسلامی لە پاریس کردی و ژمارەی خەڵکی دایە بەرچەقۆ یان ئێرانەکان دەسەڵاتی خۆی لەو وڵاتانەدا بەکاردەهێنێت کە ئەمریکا ناوچەی کەندا و ڕزگاری کردوون و دیموکراسی بۆ بردوون و بەرنامەی خۆی دەسەپێنێت بەسەریدا و کێشەی گەورەی بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا دروست کرد. جا بەڕاستی نازانم ئەمیان یان ئەویان جێی مەترسی زیاترن. پێم وایە بەشێکی ئەم باس و توێژەمان کە سەبارەتە بە تالیبانەوە و هاوشێوەیە لەگەڵ باس و قسەکردنمان لەسەر دەوڵەتی ئیسلامی کە زیاتر سەنگی دەخینە سەر یەک لایەن نەک ژمارەیەک لایەن و فاکتەر. بەڕاستی بە پێویستی دەزانم سەنگیەکی زیاتر بخینە سەر تەواوی ئەو لایەنە تونندڕەوانە نەک هەرتەنها یەک لایەن. زۆریش خۆشحاڵم کە ئەم بابەتت وروژاند چونکە سەرقاڵی سەر و سەوداکردن دەبین لەگەڵ زۆر کێشە لە ناو جیهانی ئیسلامیدا کە هەندێکیان لای شیعەکانەوە و هەندێکیشان لای سوننەکانەوە دێن. ئەم هەوڵانی کە جیهانی ڕۆژاواییدا بەرامبەر بە تونڕەوی ئاینی وا دەکا ئەم گروپە جیاوازانی شیعە لەگە سوننەکانە بەرەو یەکبوون بڕۆن یاخو ئەو جیاوازیە بنەڕەتیانەی کە هەیەیان هەروەکو خۆی دەمێنێتەوە و ڕکابەری یەکتریش دەبن. پێم وایە پەیوەندیە ئاڵۆزەکانیان بۆ ماوەیەکی بەرچاو وەک خۆی دەمێننەوە. پێم وایە پاش شەڕێکی وەک ئەوەی سووریا نزیکبوونەوەی لایەنە ئاینزاکان پرۆسێکی زۆر درێژخایەن دەبێت. مەگەر بڵێم ئاوەها ڕەوشێک لەلایەن کاراکتەرێکی دەرەکیەوە یان کاراکتەری سەرکەوتووی شەڕەوە بسەپێندرێت.
نمونەی ئێرانمان لەبەردەستە گەر سەیرێکی سووریا یان عێراق بکەین دەبینین زیاتر هەوڵی پاشەکشە بە ڕێکخراوە سوننەکان و کەمایەتیە نەژادی و ئاینەکان دەدرێت و سیاسەتێکی درێژخایەن بەکار دەهێنێت تایبەت بەوەی چۆن بتوانێت ئەو لایەنانە بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە لە کاتێکدا ئەمریکا هەوڵی پێکێنان و تۆکمەکردنی دامەزراوە دەوڵەتەکان دەدات جا پێویستە لەو دیمەنانەوە شتەکان ببینین بزانین چی ڕوودەدات کە مەرجیش نییە لەمەدا سەرکەوتنیەکی هەمەلایەن بەدەست بێنێت. فلپ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی چاوی واشنگتن سپاس و پێزانیدم. Thank you very much. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.